القرآن دستورنا والرسول زعيمنا والجهاد سبيلنا والموت في سبيل الله أسمى أمانينا وفوق كل ذلك الله غايتنا. أخي أنت حر وراء السدود، أخي أنت حر. کاتێ گوڵێک کوشک ئەبێ هەزاران تۆ لەنەوەی گوڵ لە خاشی پاک سەردەردەکەن، گەشە دەکەن بە شێوەی چاک، ئەبێ دڕکەکان لە باڵای گوڵ ئێشک بگرن تا ئەو ڕۆژەی گوڵێ هەبێ بێشک باڵای بەرزترە لە هەرچی دڕچێ هەیە لە چواردەوری. مورسی ڕۆیی بەڵام ئاکار و کردار و سەرداری ئەو دروشمێکە بۆ تەواوی میلەتانی ڕاستیویست کە تەنها و یەکەم سەرۆکی هەڵبژێردراوە. ئەم ڕاستیە بوو بە مێژوو لاپەڕەکانی وڵاتێکی گەورەی تەنیوە، وڵاتە گەورەکانی دێموکراتی خوازیشی خستە بەردەم دووریانی پەشیمانی لە دروشمەکان و ئایدیایەکانیان. لە کۆتاییشدا مورسی گوتەنی شێرەکانی وڵاتەکەتان مەکوژن، با سەگەکانی دوژمن نەتان خۆن. سترفع قربانها للسماء مخضبة بوسام الخلود، مخضبة. القرآن دستورنا والرسول زعيمنا والجهاد سبيلنا والموت في سبيل الله أسمى أمانينا وفوق كل ذلك الله غايتنا. أخي أنت حر وراء السدود.